بۆچی زۆربەی خەڵکی عێراق و هەرێم ئەمڕۆ لەدایک بوون؟ نهێنی 1/7 چییە؟ کە جەژنی لەدایکبوونی زۆربەی ئەو کەسانەیە کە تەمەنیان سەر و 40 ساڵە. ئەمڕۆ جەژنی لەدایکبوونی نزیکەی نیوەی هاوڵاتیانی عێراق و 140 دانیشتوانی عێراق کە تەمەنیان لەسەر و 50 ساڵەوەیە لە بەرواری 1/7 لەدایک بوون. چیرۆکەکە لەو کاتەوە دەست پێ دەکات کە ساڵی 1957 حکوومەتی عێراق بڕیاریدا بەسەر ژمێریکردنی دانیشتوان و هەڵمەتێک بۆ تۆمارکردنی ئەوانە دەستی پێکرد کە لەدایک بووبوون و تا ئەو کات تۆمار نەکرابوون. لە ئەنجامی سەرژمێریەکەی ساڵی 1957 دەرکەوت کە بەشێکی زۆری خێزانەکان ناوی منداڵەکانیان تۆمار نەکردبوو. تەنانەت بەشێکیان تاوەکو گەیشتبوونە تەمەنی قوتابخانە و بۆ مامەڵەکانی قوتابخانە دەچوون دەستیان نەکردبوو بە تۆمارکردنی ناوی منداڵەکانیان. بە جۆرێک بەشی زۆری ئەو خێزانانەی لە گوندەکاندا دەژیان یاخود ناوچەی نیشتەجێبوونیان دوور بوو لەو شوێنانەی بەڕێوبەرایەتی ناسنامەیان ڕەگەزنامە یان نەخۆشخانەی لێوە نزیکە هەر لە ماڵەکانی خۆیاندا منداڵەکانیان لەدایک دەبوو و بڕوانامەی لەدایکبوونیشان بۆ دەرنەدەکردن. هەر بۆیە بەشێکی زۆر لەو کەسانە بە تێپەڕینی کات و ساڵەکان ڕۆژی لەدایکبوونی منداڵەکانیان لەبیر نەدەما و تەنها ساڵەکانیان دەزانی. جگە لەوانەش بەشێکی خێزانەکان بەویستی خۆیان لەدایکبوونی منداڵە کوڕەکانیان تۆمار نەدەکرد، ئەوەش بۆ ئەوەی کاتێک گەیشتنە تەمەنی 18 ساڵی نەبرێن بۆ سەربازی زۆرەملێ. هەر بۆیە لەو ساڵەدا حکوومەتی عێراق 1/7 دیاری کرد بۆ تۆمارکردنی ڕێکەوتی لەدایکبوونی ئەو کەسانە. بەو پێی ناوەڕاستی ساڵە بۆ ئەوەی منداڵان مافی خوێندنیان لەدەست نەچێت. ئەمەش بوو بە چیرۆکی 1/7 کە ڕۆژی لەدایکبوونی زۆربەی دانیشتوانی عێراقە.